هەوڵەکان بۆ پێکێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە. تا ئێستا چەند خولێکی کۆبوونەوە لە نێوان پارتی و یەکێتی و گۆڕان ئەنجام درراوە، بەڵام نەگەیشتون بەڕێکەوتن. مامۆستایەکی زانکۆ دەڵێت بەشێک لە ڕاگەیاندنەکان و لێدوانی بەشێک لە بەرپرسەکان هۆکاربوونە بۆ دواخستنی پێکێنانی ئەو حکوومەتە، چونکە ڕاگەیاندن ڕۆڵی نزیک بوونەوەی نەبینیوە لە نێوان لایەنەکان. بەداخەوە کەناڵەکانی ڕاگەیاندنی کوردی یاخود هەندێکیان یاخود بەشێک لە مێدیاکارەکانمان ئەو قۆناغێکی ئێستا ڕووی لە وڵاتەکەمان کردووە قۆناغێکی زۆر هەستیارە، هەندێک جار لە ئاستی بەرپرسیارەتی نییە، هەوڵ دەدەن بوونەتە هۆکار بۆ قوڵکردنەوەی کێشەکان و لێکترازانی نێوان لایەنە سیاسیەکان، نەک ببن بە هۆکار بۆ چارەسەرکردن و لێکتر نزیکردنەوەی کێشەکانی نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان کە گرینگە و کاتی هاتووە دەستگاکانی ڕاگەیاندن و مێدیا و مێداکارانی ئێمە لە هەرێمی کوردستان گرنگی بۆ بدەن ڕۆڵی ئاشتەوایی نیشتیمانی، ئاشتەوایی سیاسی و دراساتی زانستی ئەکادیمیانە بتوان بەرنامەکانیان هەنگاوەکانیان تاو بدەن. هەرێمی کوردستان بە کۆمەڵێک کێشە و قەیران تێپەڕ دەبێتن و برینی ناکۆچیەکانی نێوان لایەنەکانیش تەنها لە ڕاگەیاندنەکان قوڵتر دەکرێنەوە. هەموو لایەنەکانیش باش لەوە گەیشتون کە هۆکارەکانی ڕاگەیاندن بوونەتە هۆی زیاتر دوورخستنەوەی نێوانیان. بە باشی دەزانن ڕاگەیاندنەکان بەرژەوەندیەکانی هاوڵاتیان لە بەرچاو بگرن. دەبێت میدیا زۆر بە پرسیارانە تەعامل لەگەر پرۆسە سیاسیەکە بکە، لەگەر ڕەوشە سیاسیەکە بکە، تەعامل لەگەر ئەو حەدەسەرنە بکە کە ڕۆژانە چۆن ممارەسەی سیاسی تێدا ڕوودەدا یان چۆن وتاری سیاسی تێدا دەڕوودەدا لەوەی تێگەیشتنی خۆی لە شاشەی میدیاییدا وەک خۆی ببتە زمان حاڵ و ئەو پەیامەوە خۆی بگەێنتە ماڵی کوردیان یان شەقامی کوردی. بێگومان ئێمە لە ڕابردوو بینیمان تەنها حیزبە سیاسیەکانی کوردیش کەوتنە بازنەی ئەم هەڵە میدیایی کە نەتواندراوە تا ئێستا میدیا لە خزمەت پرۆسی سیاسی دەوڵەتداریان، پرۆسی نەتەوایەتی یان پرۆسی کۆمەڵایەتی یان پرۆسی ئابووری لە هەرێمی کوردستان وە خۆی ڕۆڵی ببینێت. چوار مانجی تێپەڕاند وادەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان، بەڵام حکوومەت پێک نەهێنراوە. هەنگاوەکانی حیزبەکانیش خێراتر بوونە بۆ پێکێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. چاوەڕوان دەکرێت لە داهاتوویەکی نزیک ئەو حکوومەتە پێک بهێنرێت کە هەمووان هیوای بۆ دەخوازن. قارەمان جەوهەر، کوردسات نیوز، هەولێر.